ئەم هەفتەیە باسی دەوڵەت و نەتەواکەین جیاوازی نێوان دەوڵەت و حکوومەت چییە؟ ئایا ئەمە کاتێک ئەچینە ڕیفراندۆم و دەنگ دەدەین بەسەر بەخۆی بۆ کوردستان وەکو دەوڵەت یا بۆ بەردەوامی ئەم حکوومەتە کە ئێستا هەیە. ئاشکرا هەمومان ئەزانین لە حاڵی حەزرا ناڕزایی هەیە بەرامبەر بە ئەو قەیرانە ئیداری و دارایی و سیاسیانی کە هەیە بەرامبەر ئەو گەندەڵیانەی کە هەیە ئەمە شتێکی ئاساییە. بەڵام بێگومان ئەوش بێگومانین کە ئەم گەندەڵی و حاڵە ناڕازەی کە هەیە بەس لە کوردستانان نیە ئەتوانین بڵین هەموو دنیای ئیسلامی تەنیوەتەوە لەبەرەوە حاڵەتێکی ئاسایی بەلای ئێمەوە حاڵەتێکی ئاساییە کە لە کوردستانیشە تا ڕادێک گەندەڵی هەبێ یاخود ناڕزایی هەبێ لەسەر ئەو گەندەڵی و ئەو نادات پەروەی کە هەیە. ئێمە ئێستا وەک کوردستان وەک هەرێمی کوردستان وەک گەلی کوردستان بەرەو ڕیفراندۆمێک ئەچین کە چارەنووسی نەتەوەیەک دیاریەکە. نە حیزبێک نە گروپێک نە شارێک دیاری ناکە نەک نەتەوەیەک لە ئەمڕۆدا بەڵکو چارەنووسی نەوەکانی دوای خۆمان دیارێکە ئەو جیلانەی دوای خۆمان هێن ئەوانی ژۆکو ئێمە ژێردەست بن بێ ناسنامە بن کاتێک ئەسوڕێنەوە بە دنیا پێدانڵێن ئێوە خەڵکی چۆن محەیر بن نەزانن بڵێن چی یا ئەبێ ئەو مەسئولیتە مێژویە هەڵگرین نەوەکانی دوای خۆمان وەچەکانمان سبینە نەفرەتمان لێ نەکەن کە هەلێکی زیێڕینیان لە دەستدا ئێمەشیان هەروکو کۆیلە و بەژێر دەستەی هێشتەوە. لەم ئەڵقەیەدا بە هاوڕێتی هەرسێ هاوڕێم کاک زیرەک کەمال لیزاخان و دکتۆر فازل ئەمانەوەی گەنگەشەی ئەم بابەتە بکەین. من نامەوێت زۆر تەفاسیل لەم قسەیە بکەم حەز دەکەم لە ئەوەڵا ڕوو بکەمە دکتۆر پرسیاری ئەوەی لێ بکەم لە نێوان دەوڵەت و حکوومەتە جۆرێک لە تێکەڵاوی هەیە خەڵک تا ئەستا نازانێت ئێمە دەنگ دەدەین بچی کاتێکڵین ئێمە ئەمانێت دەنگ بین ئەمانەی و ڕێفراندۆم بکەین خەڵک وازان ئێمە دەنگین بەوەی کە هەتا مەسەرەن حیزبێکی دیاریکرا لە دەسەڵاتە بمێنێتەوە یا دەنگین بە حیزبێک یا دەنگین بە کەسێک یعنی جیاوازی ناکرێت لە بینی ئەوەی کە ئێستا حکوومەتێک هەیە تەشکیل کرا و تەنفیزیە لەگەر دەوڵەتە وەک مؤسسەیەک حەزەکەم بەڕێزت لە ماوەی کورتە تەفاسیل باسی ئەم مۆزوع ئەمان بۆ بکەیت. زۆر سپاس کاک سۆرات زۆر سپاس برادران. یعنی جوداکردنا دەولەتیش حکوومەتێ طبعا تشتێکی گەلێک ئەم بێژین ڕوون و ئاشکرایە بەهرابتر ئەو شەهرەزای سەر دەولەتی ئەو خەفتین دەولەتێت کنە یعنی سەر بێژن گیانێکی سیاسیە سێ بنەمایەت سەرەکی لازمە هەبن دەولەتێ ئەوە خەڵک یان ملەت گەل پارچە ئەردێک ینی پارچە زەویەک هەبێت ینی ئەم بژین تێریتۆری هەبێت دگەل دەستهەڵاتی دەستهەڵات سەربیاری دەبان هەندێک زانای دی گەل و دەسەڵات و خاک ئەو هەرسیە لازمە هەبن هەندێکی دیاریکرا بەڵێ ئەکیت لە چارچوەک هەندێک کەسێ دی هەندێک شدی لێ زیێدەکەن مەسەلەن هەندێک شارستانی لێ زیێدەکەن هەندێک ڕۆشنبیری لێ زیێدەکەن هەندێک ئەندام پێدانە ناونەتەوەی لێ زیێدەکەن طبعا بەس ئەوانە گەنگەشەل سەرە بەس ئەو هەرسێکی سەرەکی بە هەنە ینی وەکو ئەوە دەوڵەتە حکومەت پارچەکەش دەوڵەتێ ینی و پارچەکەش دەسەڵاتێ ینی دەستهەڵات دەولەت حکومەتێ وەکو ئەم بژین وەکو مؤسسات وەکو دەستگا وەکو سازی بکارتینێت بۆ ئەم بژین برێڤەبرنا کاروبارێت وی ملەتی کاروباری ڕۆژانە و پاراستنا وی خەلکی توی چارچوبێ بوونمونە هەم بۆ نافخۆی هەم بۆ دەرەوە یعنی حکومەت ئەو مؤسساتانە ئان ئەو سازینە و دەستگەهن ئەوێت کو خزمەتە خەلکیتکردن ناوێ دەولەتێ یعنی دەولەتی حکومەت بکاری نایەدا و بەرنامەی خۆی کاری بەرنامەی خۆی خزمەت گوزاریە بۆ خەلکی بکاربێن دوێ چارچۆڤەیدا حکومەت تشتێکی بەروەختە یعنی موقتە و دەولەت تشتێکی بەردەوامە ینی دەولەت نەدوورە هزاران ساڵە بمینن بەس حکومەت احتیمالاً حکومەت هەنە دەهنەدا ڕۆژ بینن حکومەتە کاریتەدا پێش ینی مەقسەد پێ حکومەت وەسیلەیەکە یان ڕێگایەکە دەولەت پێ کاروبارێت نافخۆی پێ پرێڤەت بێت ئەفجەل vêrê du tiştê gelek jêk cuda ne helbet eger em biçîne tefasîlê ka corê dewleta helbet corê dewleta corê hikûmeta jê derdikevin yanî eger dewleteka em bijîn ya liberal be dewleteka sosyal demokrat be dewleteka diktatorî be dewleteka çawana sistemê dewletê taban hikûmet verêja wî یا وی سیستمیه یعنی حکومت جدا جهنه شرطین حکومت هم وکی بن یعنی که دست حالات سیاسی وی ولاتی چونه حکومت ویج پرنگ کی رنگ ودانه بیه
بەس دومایکی حکوومەتێتە گۆڕینێ بەس دەوڵەت دەست خۆش لیزا خان جد لە دکتۆر فازل بوو حەزەکەم بەڕێزیش تەفسیلێک لەم بارەوە زیاتر ئەگەر بعضێ قسەت هەبێ لەسەریە بعضێ ڕوونکردنەوەی زیاترت هەبێ لەسەر مەسەلەی دەوڵەت و حکوومەت و سیستم یانێ سەرەتا سوپاس بۆ ئەم دەرفەتە تأکید دەوڵەت و حکوومەت دوو تێرمی جیاوازن لە یەکتر ئەبێ جیا بکرێتەوە دەوڵەت زۆر فراوانترە لە حکوومەت دەتوانین بڵێن حکوومەت وەکو عەقڵی دەوڵەتە کە لە ڕێگەی حکوومەتەوە دەوڵەت دەسەڵاتەکانی خۆی دەسەپێنێت هەروەها دەتوانین ئەوە بڵێن کە ئێمە دەبێت کار بۆ ئەوە بکەین کە بڵێن ئێمە وەکو هەرێمێک چارەگە سەدەیەکە حکوومەتێکمان هەیە توانیوێتی بەردەوام بێت سیستەمێکی تایبەتی خۆی هەبێت خۆی بەڕێوە بەرێت بە شێوەیەکی فیدرالیش بێگە هەرچەندە بەستراو بێ بە حکوومەتی مرکزی و بەڵام سەرڕای ئەو هەموو قەیرانی کە تووشی بووە و نەک تەنها قەیرانی ئەم 2 ساڵی دوایە بەڵکو چەندین قەیرانی پێشتریش توانێتی خۆراگر بێت بۆی ئەبێ ئەمە بۆ خەڵکی ڕوون بکەینەوە کە ئەو پێکاتەیە کە لەمە دووە پێک دێت و کە کاری بۆ دەکەین و کە بەرەو هەنگاوێک دەڕۆین پێی دەڵێن ریفراندۆم بۆ پێکاتەیەکی نوێ کە پێی دەڵێن دەوڵەت زۆر فراوانترە لە حکوومەت تەنها بەشێکە دەبێت بڵین لە دەوڵەت کەشان بەشانی هێزە سەربازیەکان دادگا و پەرلەمان دەبێتە خزمەتکاری دەوڵەت دەست خۆش بێت کاک زیرەک ئەمە باس لە ڕیفراندۆمەکەین و بەرنامەکەش تایبەتە بەو مۆزوعە وەکو ئەمە خوشکوبرا باسییان کرد دەوڵەت حکوومەت ئەم جیاوازەی هەیە با پرسیارەکە بەم شێوەیە بکەین ئێمە دەنگ بۆ دەوڵەت هینیا بۆ حکوومەت ئەمە دەوڵەت دەنگین بۆی کە با بڵێن مەسەلەن ئەم حکوومەتی کە ئێستا هەیە و بەم شێوازە بەم کابینێ بمێنێتەوە یا ئەمانە نەوەکانمان خاوەنی خۆیان بن لە خاوەنی کەسایەتی نێودەوڵەتی خۆیان بن کە چۆنە شوێنێک بڵێن ئێمە خەڵکی کوردستانی خەڵک پێیان ناڵن کوردستان چی ئیسمێکی نەکیری لە قۆناغی دوای ڕاپەڕین یەک لە پرۆژە سیاسی ترسناکەکان کە لە ناو ساحی سیاسی ئێمە ئیشی کرد شێواندنی چەمکەکان بوو شێواندنی پێناسەکان بوو بە هەڵە پێناسەکردنی زۆر شت بوو بۆ نمونە لە دوای ڕاپەڕین ئێمە ئاشنا دەبین بە کۆمەڵێک چەمپ و کۆمەڵێک پێناسەت بۆ نمونە ئەلمانیەت بۆ نمونە ئەولەما بۆ نمونە یعنی سیستەمی حکومڕانی بە هەموو پێکاتەکانی ئەوەی مۆنتیسکۆ باسی دەکات کە دێ ئەتۆ چەمچێک ئەگەر نەی شێوێنی سەرەتادا بە هەڵە پێناسەی نەکەی ناتوانانی لی بدەیت چۆن پزیشتێک کە دەیەوێ نەخۆشێک دەڕوا بۆ لای ئەگەر بە هەڵە دەستنیشانی نەخۆشەکەی بکە هەبوو دەرمانەکەشی بە هەڵە بۆ دەنووسێ کەواتە لێرەدا شەڕی زاراوەکان ئەکرێت بەڵێ شەڕی زاراوەکان بمبورە ئەوەی جەنابەت دەیڵێ شێواندنی چەمچی نەتەوە چەمچی ڕیفراندۆم چەمچی دەوڵەت وە تێکەڵاوکردنیشی ئەوەی هەردوو بەڕێزیش باسی کرد من ئەگەر دەرفەتم دەی باز لە مەسلەی دەوڵەت یەکەم جار دەوڵەت وەکو مەفهومێک دڵنیام لەوەی هەموو ئەوانەی کە ئێستا باز لە نازانم کەمپینی دژە ڕیفراندۆم دەکەن کە باز لەوە دەکەن وەختی نییە کە باز لەوە دەکەن ئێمە شایانی ئەوە نینە ڕیفراندۆم بکەین لە ڕووی زانستی لە ڕووی تیۆری نە لە ڕیفراندۆم تێگەیشتون نە لە دەوڵەت تێگەیشتون نە لە هەیبەتی میلەتەکەشان تێگەیشتون یان تێگەیشتون و لە بەرژەوەندیاندایە ئەو چەمکە بشێوێنن کاک سۆران ئەگەر دەرچوون نەبێ لە باسەکەم ماوەک بەر ئێستا مریەمی فەیروزی ئافرەتێکی ناوداری ئێرانە کاک سۆران ڕنگ بێ ئەوەی هەبێ لەگەڵی هاوسەری ئیحسان تەبەری هاوسەری کیانووری بۆ سکرتێری حیزبی تودا 38 ساڵە کۆماری ئیسلامی ئێران دەری کردووە لە فەڕەنسایە تەمەنی 87 ساڵە ئەو ڕۆژە لە پەیجەکەی خۆی شتێکی نووسیوە دەڵێ من بەرەو مردن دەڕۆم داوا لە کۆماری ئیسلامی ئێران دەکەم ڕێم بدا بگەڕێمەوە نەک بۆی بە ئازادی لە ئێران بژیم بەس ئەوەندە ڕێگایمدا لە فڕۆکەخانە پێشوازیم لێ بکرێ بچمە زیندان لە فڕۆکەخانەوە بۆ زیندان لە زیندانی ئێران بمرم کە دەوڵەتی خۆمە وڵاتی خۆمە دوو محەممەد مابوود دەڵێ یەک شتانەی کە باسی ئێرانیەکانەکەن لەگەڵ ئەوە کە زۆر دژی سیستمن لە ئێستاە ئەوانەیە لە دەرەوەن دەیوەرە بچۆ بە قسێک بە ئێران بێ بڵێ ئێران دەوڵەت نییە
كاتك قصير بس استمالي اسايا بلا بس وكو الدولات وكو حضارت لا تقبلنا كتو قصيش بيبلي لا 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 سيستمي لا نظامي ايراني اساس ترتفع لو سيستم لو دولة يعني لو حضارتك كهي يا ما قرفته كمان بعكسه ولا مدى يعني كمان زور السوشيال ميديا كم يعني خلق تنياق صبر ريفراندوم ناله بله وقبل كرت شاني او نهار انسان به جا خوي برشارك اللي ردا او كاكسوران جا بمبودا محمد ماغود دڵێ دەوڵەتم دەوێ با پۆلیسی هەبێ با زیندانی هەبێ با ئازارمدا و با شوێنی منیشیتیانە بێتەوە بەڵام من وەکو عەرەبێک وەکو شاعیرێک دەوڵەتم دەوێ هەڵبەت ئێمە ڕەنگ بێ ئەوە هەڵسوونێکی شاعیرانە بێ بۆ دەوڵەت ئێمە وەکو گەلی کوردستان دەوڵەتمان دەوێت دەوڵەتی دیموکراسی بێت دەوڵەتی یەکسانی بێت دەوڵەتی چەسپاندنی عەدالەت بێت بەڵام پرسیار ئەوەیە لە هەموو دنیادا تو ئەگەر دەوڵەت دانەمەزرێنی ئەگەر دامەزراوەکانی دەوڵەتت نەبێ بەڕاستی نەدەتوانێت بزوتنەوەیەکی مەدەنی بەهێزت هەبێ نەدەتوانانی بزوتنەوەیەکی دیموکراسی بەهێزت هەبێ دەشتوانی ئەو دامەزراوانە دروست بکەیت کە مۆنتیسکۆ باسی کردووە ینی سەدان ساڵ بەر لێستا قسەی من لەسەر چیە هیگل لەبارەی دەوڵەتەوە دەڵێ دەوڵەت لە بۆ میلات وەکو باوک وا لە بۆ منداڵ کە منداڵ باوشی نەبوو یان دایکی نەبوو هەتی حسابە میلەتیش کە دەوڵەتی نەبوو هەتی حسابە قسەی من لێرەدا ئەوەیە ئەوەی کە جەنابەت باسی دەکەی ئایا ئێمە دەنگ بۆ ڕیفراندۆم دەدەین یان بۆ دەوڵەت دەدەین لێرەدا ئێمە هەمومان دەزانین هەموو ئەو تراژیدیانی لە مێژوو بەسەرمان هات هەموو ئەو قەلاچۆکردن و پاکتاوکردنی سیاسەتی ڕەگەزی و لە ناوبردن و سوتماک و بە درێژایی سەدان ساڵ هەموو بەشێشی ناڵێم هەمووی لە دەرەنجامی نەبوونی دەوڵەت بووە کوێ دەوڵەتی هەبوو کە عێراق پەلاماریدا دنیا هاتە سەرخەت بەڵام میلەتێک نیوەی ئیبادە بوو کە ئێمە بووین کە گەلی کوردستان بوو کەس نهاتە سەرخەت و بەشێکی لەوەیە دەوڵەت کە دەوڵەتت نەبوو بەڕێزان تۆ ناتوانانی بەرژەوەندیە زیندوەکانی وڵاتانی دنیا بپارێزی دەوڵەت کاکسۆران دەوڵەت شتێکی زۆر مهمە توی جوانبێکە زیرەکی دەبحث کردی ملکیەت يعني كدولة هبو معناها أردت ملكيتها معناها برياردانا تجي بريارجي خواني برياري خواني ملكي خوي بس أجر دولتنا بو معناها بنا أردتها لا يستقبل ما يستقبل بريارتها كتو سفري دروي ولاد دكي داوي رصيدي بارد لي كان بارد سنده ملكتها أرازيتها يعني الدولة بكون ناس نعمل شو يعني تطلع قلب برست عقصبكم زور للرشن بيران ك فعلا روشن بيرن بمعنى أن يا كاريجري خوش يعني لسر ساحة شري وهم بينك كان كبير وترى السلطة ودا صلاة ودولة من دائما برسالكم يا مش شر لقل دي ودرنجا يعني لقل حقيقتها يا مش شر لقل جنوكية كان كبير وترى دولة يا ما دولة مع نية عشر إلى قلابكين أبي يا ما استاش شربكين بو بنيات ناني دولة أو كاتواعد خوم يلا بيشي هم أو كسانا مكشر لقل أو دولة أكن كهي كما وكو خباتي شي مدني وآمادة شم خيني خوم برجم لبناي أو دولتك ببيت دولتك مدني نك دولتك توتاليتاري ياخذ ديكتاتوري يا دولتك كإنسان بقيمة بك بلام كتو دولتنا وهر إنسان يجي بنرخي خوت تربيوز ناكا باسي نرخ بكي براسي يا ماي كورت إسا فعلا نرخ مان نيوي كساتي مان نيوي تشل عراقة تشل دروي عراقي شا أو تشل بيت دروي عراق كاك إنسان كابراي تشيني كدولتك توتاليتارا ناتواني أنا سبك علي I am from Iraq no Iraq يعني أم كزوني باشا نعلم I am from Kurdish I am from Kurdistan تيناك كردستان شيء تشجنو كتشخيرك تشتكني أنا كردستان بالدنيا يعني يا ما شر شيء كن يا روشن براجنا كان ما شر لقل دولتي كان كني يعني لازم مشكلة زور جار طبعا هم روشن بيت كرد نبجم همو صد لصد بس احتمال وقت بيجن همو يعني برجي يعني زوربا برهمت خواندننا برهمت كتابانا نواقعينا جبر هندي يعني وقت انسان برهمي بس خواندني بس كتابه بد وكتابه دبجيت الواقع كي نجيت الرجالات نافين نجيت قلفان ملاتي دا سلادار نجيت قلفان ملاتي سابينر نجيت وبي تشافيج الوان ملاتان ريت راسي دي تخونه كده جيت يعني الواقع كي خونويه نه واقع كي ماديه أفا روشنبيري كرد
طبعا دولة هي روشنبيلي جهاني جهنا بحث دولة كينا وكم بيجنا أو جروبي بعربي بيجنا فوضوية أجرم بيجنا فرتنا جريمة أناركيزم أو أناركيزم أو أنا دولتي وكو تشتكي زيادة بينن وكو دا صلاة كان بيجين يا سبينر سر إنساني وسر آزادية وحتى دمية بس أجر ما حفتهاش نظرية دولتي هبن يجور الدولة يكتني وصنا أو نظرية جبهرة بتر سري روشنبيلة روجافاي ده عندك أنا خاص ما فرنسيا ده هي نخل واقعينينا يعني ولاتك نينا خلكي وين رفض دولتي كربت وكو أم بيجن وكو رخصتنا ناف مالية دولات اگر نبت خود اساس دولت همو به نخواست ما وی برد بجد دولت چه بو یا راست دولت دستالات سیاسی هزداره یا زورکاره بس بو هنده چه بو یا وکو گریبست کا جواکی یا کومالاتی داکو هفبندی تکلا علاقات خلقی يعني بيجين پیوندیت خلقی اواکی باشتر ریک بخت اگر دنیای انسان وکو انسان هر یک وکو آزادی خوب کار بینید يعني راست انسان هندك آزادی خودش دزدت بهبونا دولتي بس دمایی که تنظیم آجیانی تکرنی بی تنظیم آجیانی بتا دارستان دست خوش با من بسم الله لیزا خان وازم تو حق من خواردو حاضر كم جنگشی کشت بکن زور کس لنا و لكاتي مناقشات او لنا اعلام كابين يا ما تجي ريفراندوم نجي سر بخوين بسيارة كلها مدى با من خو مشتاق لمبارو بلم هي ما هو زين ريفراندوم وسيله يعني ريفراندوم شيء تاني قاندني تويا بشونك اي هدفك شيء بون بدولته الا من تجي ريفراندوم نقدش نجي سر بخوي اخر ريفراندوم من زور جال الله مخوم زور كاسيشن بيسو مالكي تجي جوري كردك ريفراندوم كا سبين مالكي بيصنوك داني بو داني بو ريفراندوم من شم داني خون تي كمال بله اما دجاتي ناوي لراستيا توش بيتواني اماني كدجاتي ريفراندوم كان اصلا دجاتي سر بخوي كردستان كان وكابرا خو اشكرا بعالمي اشكرا بزنس معنا راقاندني شيء لجانا نيزاني وسياسة شيء مدفوعة مسبقا قصكاني يا أمنوا أن رزايت أقوزنوا على النابو في الريفراندوم بيتواني أو أن على النابو سربخوي لراسيا حقيقة ئێستا ئەوەی کوردستان ڕیفرادۆم هەروەکو دیارە بۆ سربەخۆییە بۆ سربەخۆیی و بەڕای من هەر کەسێک ئەگەر ئەمڕۆ دژایەتی ئەم پرۆسێ بکا و بڵێ نەخێر بۆ ریفراندۆم و یاخود بێت و کەمپینێکدا بمەزرێنێت بۆ نەخێر بۆ ریفراندۆم ئەوە دژایەتی کردنە یاخود سڕینەوەی شوناسی ئەسلی خۆەتی کە شوناسی کووردە و بڵێن بەڵێیە بۆ مانەوەی شوناسێکی بێگانە کە شوناسێکی عەرەبیە بەڕ ئەوە ڕای خۆمە ئەوەی کە ئەمڕۆ بڵێ نەخێر ئەگەر بێیت سێری دەوروبەر بکەیت ئێمە زۆر کەسایەتی هەیە ئەسڵەن کورد نین بێگانن بەڵام زۆر هەمیشە داکۆکیان لە مافی کورد کردووە دیارترینیان ئیسماعیل بێشکچی کە دەڵێ خۆی کە باس لەوە دەکا ئەڵێ خراپترین دەسەڵاتی کوردی باشترە لە باشترین دەسەڵاتێکی بێگانە کەچی دەبینی ئەمڕۆ کەسایەتێکی دیاری کورد کە چەندین کەسایەتی دیاری کورد کە لە ڕێگەی هەر ئەم خاکی کوردستانەوە خۆیان پێگەیان دۆگەیشتون بەلووتکە و ئێستاش خەریکن دژایەتی ئەم پرۆسەیە دەکەن بۆیە دەبێت لەم لایەنیشەوە سێر بکرێت کە دووبارە دەڵێمەوە نەخێر بۆ ریفراندۆم بەڵێیە بۆ مانەوە بە عەرەب بوون زۆر باش کاک زیرەک لە دوا قسەی لیزاخانەوە نەخێر بۆ ریفراندۆم بەڵێ بۆ مانەوە بە ژێردەستەوی و بە کۆیلایەتی توش پێت وایە طبعا باسي او حشاماتي خلق ناكم كنازان أرنشي وكو أرزم كردي داخل ضلن بطاقة باران أزمة قيران يعني هي أنجا أو نيتريش فوي عن تكرا ولا الري فوزوية كان وكات شورش باسي أم همو جوانية نابين نتكلم مولاتها بداخل أو إنه شو بيتا عراقي عرب نازن كردستان أوروبا لجو عراقي عربة كاتك باسي كهرباء كان لي ردوان ساعات كهرباء كاك لبغايا كجهنم يبقوا 8 ساعات كهرباتني عراقي كسطو تشلو 8 مليار دولار بو كهرباء صرف كل 2013 كهرباء نبي بوتري كهرباء توش بتوا يعني ريفراندوم نخير بو ريفراندوم للان شهر زعيان وروشن بيران وزور لوانا فعلا بلي بو كويلاتي من ناي شارموا هندك جار براتي قريانم دي كدقريمو بو ميجو كوا استاش تماشا دكم تماشا زياتر ل6 سال برلي استا الشيخ عبيد الله نهري فيدراسيوني خيالكان دروز دكا
بنەمای ئەو فیدراسیۆنە حیزبە بەڵام واقعی ئەو کات تۆ نخبەی ڕۆشنبیری نخبەی ڕۆژنامەنووسی نخبەی خوێندەواری ئاوا بەهێز نەبوو کە بنەمای حیزب دروستکەی واتە ئەو کات خەونی بنیادنانی دەوڵەتە ئەو دەوڵەتە لای شێخێکی کورد هەبووە شیعرەکانی ئەحمەدی خانی نامەکانی شێخ مەحموودی نەمر بۆ کۆنفرانسی ئاشتی باشە هێنانی چاپخانە لەلایەن حوسێن حوزنی بکوریانی لە حەلەبەوە بۆ ڕواندز شۆڕش و خەباتی تێکۆشانی ئێمە کە لە سەردەمانێک نە ڕێگاوبان قرتاو بووە نە کارەبا هەبووە نە تەلەفۆن هەبووە واتە ڕەمزەکانی ئێمە سەرکردەکانی ئێمە زیاتر لە 100 ساڵ بەر لە ئێستا باسی دەوڵەت و سەربەخۆیان کردووە من ئێستا شەوانە لە میدیاکانی خۆمان لە میدیای کەناڵی ئاسمانی بەڕێزم قسەکانی حەنان فەتلاوی و قسەکانی توندڕەوی تورک و فارس و عەرەب دەگەڕێن بەناو سایت و ڕۆژنامە توندڕەوەکانی تورکیا و ئێران و عێراق کە هیچ اعتیبارێکیان لە وڵاتی خۆشیان نییە دەیکەن بمانشێت و ژێرنووس لەسەر شاشە تیرۆریستەکان لەسەر تەلەڤیزیۆن دەڵێ فلان کەس گوتی فلان کەس گوتی من دژی دەوڵەتی کوردیم لە تورکیا تەنەکە ئاوێک بخوات و کەس پێی ناڵی عافێتت بێ لە ئێران تەنەکە ئاوێک بخوات و کەس ناڵی عافێتت بێ لە وڵاتی ئێمە دەکرێت بمانشێتی ڕۆژنامە لەسەر شاشە بڵاو دەکرێت فلان کەس گوتی من دەوڵەتی ئێبا بەخۆ ئەو کەسە نەڕێ دوو کە ئەو جەنابەت ئاماژەت بەوە کە چی ئەو سایکۆلۆژیە تێکشکاوە کە لە هەر قۆناغێکدا کە ئێمە باسی ئەوە دەکەین من پێم وایە ئەو سیاسەتەی کە کوردستانی دابەش کردووە زانیوێتی چی کردووە دابشکردنی کوردستان بە تەنیا دابشکردنی جوگرافیانە بوو بەڵکو دابشکردنی وشیاری دەتەوایەتیش بوو وشیاری نیشتیمانیش بوو بەمانای لێکدابڕینی باکوور و ڕۆژهەڵات و خۆرئاوا و باشووریش بوو بۆیە من پێم بەڕاشکاوانە قسە بکەم لە دوای 2003 کە سەدام ڕووخا ڕژێمی سەدام ڕووخا دەبوایە سیاسیەکانی عەرەب شەرم بیانگرێ نەک پێداگری لەسەر چەوسانەوەی ئێمە بکەن دەبوا ئێمە لە دوای 2003 هەموو هەوڵێکمان هەموو پرۆژەیەکمان هەموو بەرنمەیەکمان تەواوی سەرمایە و توانای داهاتی ئابووری و سیاسیمان هەموو کەفاتێکمان بۆ بنیادنانی دەوڵەتی سەربەخۆ بێ دەبوا سیاسەکانی عەرەب من ناڵێم عەرەب وەکوونەتەوە سیاسەکانی عەرەب دەبوا یەک بێک بێنە سەر شاشە تەلەڤیزیۆن داوای لێبوردن لە میلەتی کوردستان بکەن لە گەلی کوردستان کە گەلێک زیاتر لە نیوەی ئیبادە بوو بەدەستی مناسبە من لە سیاسین بیستۆ چەندین جار ئەو قسەیەم کردووە خۆم بەرامبەر بە خۆم نەک لە تەلەڤیزیۆنە بەرامبەر بە خۆم وەکو شەخص توێتی سەدام بەڕەحم بوو لەگەڵ کووردە ئەبوایە نەوەوی لێبانایە نەک چیماوی چیمایی کۆمەڵێکە کوژێ بەس نەوەوی هەموو کوردی تەختە کرد و عێراق نەجاتیە بوو بێمە لای دکتۆر بەس ئەگەر یەک دەرفەت و کاکسە زۆر بە کورتی مەبەستم لەوەداشیە ئایا نەبوونی دەوڵەت کە ئێمە دەوڵەتمان نەبێت بمێنینەوە دەپارێزرین لە تراژیدیا تۆ لە بیرت نەچێ لە پەنجاکانی سەدەی بیستەم خۆ جوولەکە یەهودی خەونی بنیادنانی دەوڵەتیان نەبوو هەمویان لە ئەوروپا خەریکی مۆسیقا و شعر و ڕۆمان و کاری هونەری بوون بەڵام هۆلۆکۆستیان توش بوو دوو جەنابەت ئاماژەت بە شتێکت دەمەوێت باسی بکەم نووسەرێکی ناوداری ئیسرائیل کەم ئێستا ناوم بەبیر نەماوە دەڵێ ئەو کاتی کە ئێمە بڕیارماندا ئیعلانی دەوڵەتی ئیسرائیل بکەن نیوەی دانیشتوانی خەڵکی ئیسرائیل لە خێمە دەژیان نەک ئاو کارەبایان نەبوو ئەمە لە خێمە بکەمە مەوزوع لەگەڵ دکتۆرە باسی کەم زۆر دیقەتی لە ئەوانەی کە قسە ئەکەن دژی بە ڕیفراندۆم و بەسەر بەخۆی باس لە مەوزوع ئەگەکەن ئەڵێن ئێمە کارەبامان نییە ئەومان نییە مەعاشەکە و جوانەوەکو خوان ئەڵێن و ئیلە ئاخره من ئەڵێم باش ئێوەتانێ دەوڵەت سوید دروستکەم بەبێ دەوڵەت ئاخر سوید چۆن بێ دەوڵەت دروست دەکرێت نەرویج چۆن بێ دەوڵەت دروست دەکرێت دەوڵەتی سویدی دروست کردووە کاتێک نەرویج 1950 لە سویدیا بێتەوە هیچی نییە دوایی ئەبێتە دەوڵەت دوایی ئەبێتە حکوومەتێک و حەزارەتێک یعنی باشە ئەم کوردستانە تو ئەتەوە جارە بیکەیتە سویدێک ئەنجا دوای پێت وایە ئەمە حەقیقەتە یانی شتووە ئەبێ کاک سۆرانخۆ یعنی دەوڵەتێک بێن قسوور حاضر بکەیت سوید بێنیت ئەنجا سلفێک لێ بڵێ دەوڵەتم دروست کرد نازانانی مەلپێشیەژی شەڕەداوێت چەندێک و دەولەت یعنی ئەردێتەیەتەیە و بڕیارەتەژێتەیە ئەگەر دەوڵەت نەبوو معناوی ئەردێتەیە نە بڕیارەتەیە و ئەو ئاوەدانیال کوردستانیش چی بووی تابانش نۆتۆیەکی حتا ڤێگاڤێ یعنی هەرێما کوردستانی پێ دەست هەڵاتە و سەپاندی سەر بەغدایا ئاوەدان کردی یعنی ئەگەر بەغدا باە ئەو هەفتش سەدیاک و شش هەفتش سەدێت کرا سەروەری بۆ سەروەریە عێراقی و پشتینگەژێک تەنارتەوێت گوت بەس بۆ موچەی و بۆ نزانم چی و چییە بۆ خەدەماتێت ئەوە دێ کوردستانی ئەو ئاوەدانیە
دجي قرار جو عراقي سياسة أخوها هي قد قبولناكت تو بريالي اللي بدي مثلا او اوداني او وبرهنان الهوليري وسليماني ودوك شبوي قد حكمة عراقي قبولنا كريا حتى بخا قبولنا كريا اگر بيقى بشي باريس جايد يت جيريا عراقي ويت نافندا عراقي همو وبرهنان شارك كردستان اللي نبويش برشي چونك السياسة حكمة عراقي وكو مركزي بيت اطراف همو هيج بن يعني بريار نبت اجبار هندي لازمه دولت شبت دولت كبو خدانا عردي خو كبو خدانا بريار خو طبعا نچاره آفادانی بکت نچاره و برهنان بکت نچاره ملت خو بش نچاره بو بختوری خلق خو کار بکت و نچاره خلق خو پاريز جبس نوکا يعني اگر ما دولت نبت بديتنا من لازمه ام 100 سال دي 200 سال دي الهيفيا هندي بين تاكو عربية عراقي فارسة إيراني تركيا توادي ببنا ديمقراط وكو خلق السويد وكو خلق بريطانيا قبولكم كأم ريفراندوم مكاديب كي أم ريفراندوم مكاديب چونك 100 سال ديجي والله وكو والنا مستحيل أبو عقلية 100 سال ديجي تبقى معنا بتشي معنا لازم أم دي أجر خاصة بي فيلسوف كاني غرب لو أنا كاكزيرك لما باشتر من بزانه تنالت كارل ماركسيش باسي عقلي سياسة عقلي إنساني شرقي كعقلي كديمقراطية قبولناك يعني تو إصابة ماي مثلا رئيس حكومتي عراقي يا تركيا يا إيران بلا كاك فرد مرون جابنو يا اجتماعنا ولا دنيا دا ما في خوتان بار هندجك كاك صورة هر تأكيد بو قلنا جنابته لذا خانه إشارة داي موضوعي يعني إنه كان ريفراندوم بيجي نخير بو ريفراندوم خو يعني ديمقراطية يكسره يعني او کسی بیش نخیر بو ريفراندوم معنوي اصلا کسی که نه ديمقراطيم چونکه يعني ريفراندوم يعني بوتي بشو لنا سنوق دندانا بنوس النخر بلي ما فهم هذا معقوله او عقليه ديكتاتوريه يعني ريفراندوم يكم هنغاي رسميه نظام كي دوله ابي هو يشمني لراسه بلا من ازام ريفراندوم يكم هنغاي رسميه برو بدوله بون دولة بون كيبي ولا واقعي سياسي أو شتانيك رؤية يعني أم خالد شيء من أبي السويد درس كم من جا دولة درس كم با إما واقعي بيركينا وإما لنا وشيكين كبي ألين روشالاتي نافين روشالاتي كبهيج شويك زۆربەی وڵاتەکان دانیان بە پێکاتەکانی خۆیان نەناوە زۆر جار پێکاتە نەتەوەیی بێت ئاینی بێت تورکی شاخاوی کوردێکی تیرۆریستی لە شمالی عێراق و تورکی شاخاوی ڕاستە یاخود بکوژێکی کاتێک پێشمەرگەکان لەسەر شاخ ئاهات نەخوار و بە تیرۆریست و بە بکوژ و مخەڕب ناو ئەبران لە کەرکووک و لە ناوچەکانی تر ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوینین هیچ کەسێک دەوڵەتت پێشکەش ناکە لەسەر سینیەک فارسێک کە چەندین ساڵە دژایەتیت ئەکا تورکێک کە چەندین ساڵە دژایەتیت ئەکا یاخود عەرەبێک کە هەمیشە هەوڵەدا ژێردەستەیت بکات و ئەمفالت بکا و جینۆسایدت بکا ئەمە خەونێکە هەمیشەش کە باسی ڕیفراندۆم و سربەخۆیی ئەکرێ خەڵکی ئێمە ئەو بەشە ئەڵێم کە ئەڵێن نەخێر بۆ ڕیفراندۆم باسی ئەوانە ئەەکەم ئەڵێن ئێمە فراغێکی سیاسیمان هەیە باشە بۆ گەورەتر بیر ناکەینەوە کە لە ئاستی ڕۆژهەڵاتی ناوڕاست بە کۆی گشتی فراغێکی سیاسی هەیە ئەگەر بپرسن ئەو فراغە سیاسیە چییە ئەوە 100 ساڵ بەسەر ڕێکەوتنێک تێپەڕی ڕێکەوتنی سایکس بیکۆ ئێستا فراغێک هەیە کە هیچ ڕێکەوتنێک لە ئارایە نییە باشە بۆ بیر نەکەنەوە ئێمە وەکو کورد بۆ بەشێک نەبین لەو مەعادلەیە و لەو ڕێکەوتنە نوێی ڕۆژهەڵاتی ناوین بەشدار بین با گەورەتر بیرکەینەوە 100 ساڵ پێش ئێستا ڕەنگە کورد لەم پێگەیە نەبوو بێت زیاتر ژێردەستەیی بوو بێت و لە هەزارێکی خوێندەوار نەبووە نەبووە تەکنۆلۆژیا زۆر لە دواوە شتێکی نەبوو بەناوی ئابووریەوە پەیوەندیەکان زۆر زەعیف بوون بەڵە پەیوەندی نێودەوڵەتیەکان زۆر لە ئاستێکی نزم بوون ئێستا سوپاس بخوا پەیوەندیەکان لەگەڵ وڵاتانی زلهێز لەگەڵ وڵاتانی ئیقلیمی چ ئابووری بێت چ سیاسی بێت لە ئاستێکی زۆر باشایە بەو شێوەیە ئەگەر سەیری مۆزوعەکە بکرێت ڕەنگە هەندێک بتوانین یاخود ئەو کەسانی کە ئەڵێن نەخێر بتوانن کە وەڵامی ئەوە بدۆزنەوە بۆچی نەخێر کە بەڵێ ڕیفراندۆم پرۆسەیەکی دیموکراسیە زۆر ئاساییەکێک بڵێن نەخێر بەڵام بیر کاتۆ کە بەچی ئەڵێ نەخێر بەسەر بەخۆی ئەڵێ نەخێر بە دەوڵەتێک ئەڵێ نەخێر ئەوان ئەڵەن نابێ هەر ڕیفراندۆم بکرێت خۆ من قسەکەم ئەمەیە تاکید لەسەر بڵێ با ڕیفراندۆم بکرێ و منە چمە سەر سندوقی دەنگدان ئەنووسم نەخێر
ئەو ئەڵە نابێ هەر بکرێت چونکە ئەزانە لە ئەوڵە دۆڕاوە بەڵام شتێکی تریشمان بیر بێتەوە ئەگە ئێمە بڵێین نەخێر و بڕیار بدەین لەگەڵ عێراقی بمێنینەوە ئەوە بە زۆر لامان ڕوون بێ کە لە لای زۆربەی وڵاتانی زلهێز وڵاتانی ئیقلیمی ئیتر ئەوە ئاشکرایە کە عێراقێکی جاران نەماوە عێراقێکە ئێستا بووە بە بەرنمەیەکی وڵاتێکی ئیقلیمی من ناشارمەوە وڵاتی ئێران ئەگەر بێت و ئێستا ئێمە بڵین بڵێ ئێمە ئەمانەوە لەگەڵ عێراق بمێنینەوە یعنی ئێمە لەگەڵ ئێران ئەبێ بمێنینەوە حەزەکەم بێمە سەر بابەتێکی تر ئێمە خەباتی مەدەنیمانەیە کە خەباتێکی دیموکراسی و ئاشکرایە لە ڕێی خەباتی مەدەنی و ئێمە ئیسلاحەکەین ئێمە بەردەوامین لە خەباتی مەدەنی خۆمان بۆ نەهێشتنی گەندەڵی لە هەمان کاتیشا بەدیویترە لە ڕێی یاسایی و لە ڕووی سیاسی و بڵین پەیوەندی نێودەوڵەتیە و هەوڵی سەربەخۆی ئەدی خۆی کاک سۆران ئێمە لە بیرمان نەچێت دەرچوون نەبێت لە باسەکە بزودنەوەی ڕزگاری خوازی میلەتی ئێمە شۆڕشی گەلی کوردستان بە درێژایی مێژوو نەکە لەسەر ناخۆیمە لەسەر ئاستی دەرەوشدا لە گەرمەی شۆڕش و تونند و تیژیشدا بەردەوام حزبێک و ڕەوتێک و هێزێکی مەدەنی بووە بۆ نمونە حەزەکەم بێتە ناو بابەتەکە یەکسەر بڵێ بڵێ کە لە بەرنامەکەی ڕابردوش باسم کرد بۆ ئێمە دووش تێلێکی جیا بکەینەوە خەباتی ناوخۆیی بۆ چەسپاندنی دیموکراسیەت و ئازادیەکان و عەدالەت و یەکسانی و بەیەکەوە ژیان جیاوازە لەگە پرۆژەیەکی سیاسی تۆ دەتەوێت دەوڵەت دروست بکەیت ئەزانی دوشتی لێک جیاوازە من پێم وایە هەڵسان بە بنیاتنانی دەوڵەت سیاسیەکان تایدا ڕۆڵی سەرەکی دەبینن سەرکردەکان کە خەڵک تەفیزی ئاتی ئەڵە فەرمو بڵێ بڵێ بۆ نمونە ئەمە ئێمە لە بیرمان نەچێت تۆ لە مێژووی گەلانی دنیا بخوێنەوە ئەوەی کە بنیاتی دەوڵەتی ناوە ئەوەی کە میلەتێکی لە چوارچەوەی دەوڵەتدا کۆ کردوەوە ڕەمزە سیاسیەکان بوونا کە دەورێکی سەرچیان هەبووە لە قۆناغی ئێستاش ئێمەشدا ئەوە زۆر گرنگە دوو ئەو کاتی کە دەوڵەت بنیادەدرێ من پێم وایە خەباتکردن لە بۆ مەسەلەی وەکو باسم کرد پرەنسیپەکانی مافی مرۆڤ بەها ئینسانیەکان ئازادی ژن ئازادی ئافرەت ئازادیە گشتیەکان و هەموو ئەو بەهانێک کە ئینسان وەکو گەورترین سەرمایە ڕادەگرن کە مارکس باسی لێوە دەکا من پێمە ئەو کاتی ئەو ڕێکخراوانەی کۆمەلگای مەدەنی نووسەران ڕۆشنبیران هەموو ئەوانەی بڕوایان بە خەباتی مەدەنی دیموکراسیما لە چوارچێوەی یاسا و ڕێساکانی دەوڵەت بەو کارە هەڵدەستن واتە من مەبەستم لێرەدا ئەوێ دوو شتێ تێکەڵاوی نەکەین بۆ نمونە ئێستا ئێمە دەمانەوێت ڕیفراندۆم بکەین بۆی بە دنیا بڵێن گەلی کوردستان دەوڵەتی دەوێ ئێمە دێین باسی قیرتاوکردن و موچە و قەیران دەکەین من دەزانم قەیرانی موچە ئەو ئەزمەیەکە لە کوردستانی بەڕاستی باری سەرشانی خەڵکی کوردستانی زۆر قورس کردووە و کاریگەری لەسەر هەموو ئێمەماناندانە بەڵام ئەودانین ئەم قەیرانە دروستکراوی دەستی خۆمان نایە حکوومەتی مرکزیە نا هۆکارەکان زۆرن من پێم وە ئەگەر لێک ڕستەبی بەمەوە سەر یەک چوارچێوەیەدا دەرەنجامی نەبوونی دەوڵەتە من ئەگەر دەوڵەتم هەبا ئابوودێکی سەربەخۆم دەبوو ئابووری کابرا بودجێ لێ نابڕێم بەڵێ ئابووری سەربەخۆم هەبوایە من دەستم لەسەر دڵ نەبوو خوای هاوار تورکیا ڕێگام لێ نەبڕێ ئێران من باسی ئەوم کرد کوێت دەوڵەتێکی بسکۆڵە بوو کۆمەڵێک ڕەشماڵ نشین بوون بە دەوڵەت سەرەتادا کۆمەڵێک ڕەشماڵ نشین بوون لە کەنارە گەرمەکانی کەنداو بەڵام کە بوون بە دەوڵەت کە عراق پەلاماری دەوڵاتێکی داسێپەرە دنیا هەمووی هاتە سەرقەت واتە من ئەگەر دەوڵەتم بێ ئابوودێکی سەربەخۆم دەبێ هەیبەت و شکۆی خۆشم دەبێ ئەو کاتە ئێمە دەتوانم لە چوارچێوەی حەزەکەم ئەو زیاتر جەختێ سەرکەین يعني ئەم قەیرانەی ئێستا دروستکراوی دەستی حکوومەتی هەرێم خۆیەتی و بە قەستی وەکو بەعزەکە سەڕێ یا ئەوەیە کە بەبێ ئەوەی کە ئەمە بیرمان لێ خەیاڵمان لای بێ حکوومەتی عێراق بە پلانێکی شەیتانی کە نازانین چێ بۆی داڕشتووا خۆت ئەزانرێ و ئێمە ناتوانین قسە بکەین لەپڕ بودجێ ئەم هەرێمەی بڕی و من ئاگاداریشم 4 مانگ حکوومەتی هەرێم نەوتی نرد بۆ بەغداد بە حساب پارە بنێرێ 1 دیناری نەنرد ئەو 4 مانگە و تاکو ئێستاش حکوومەتی هەرێم ئەناڵێنەیە بۆ دەردەوە کاک سۆران ئێمە لە بیرمان نەچێ هەتا 4 ساڵ بەر لە ئێستا لە کوردستان گەشەکردنێکی گەورە هەبوو لە هەموو ڕوێکەوە لە بنیاتنانی ژێرخان و باڵەخان و ئەوەش چاوی عێراقی پێڵ بەڵێ تونێڵ و دروستکردنی دەریاچە و هەتا ئازادی سیاسی ئازادی ڕێکخراو بوون بزوتنەوەی ڕۆژنامەگەری دەوری نووسەرانن هەموو ئەو بنەمانێک کە دیموکراسیەت بەهێز دەکەن و وڵاتێکی زیندوونیشان دەدەن چوو بۆ ئاستێکی زۆر باڵا من پێم وایە دەستی ئێران عێراق تورکیا سوودیا بۆ خۆی بە دەردێکەوە دەمبا لەو گەڕێن دەناوی لە ناودا من پێمە هەرسێ دەوڵەت دەوریان هەبوو
لە ڕاگررتنی هەرێمی کوردستان لە شوێنی خۆی یەکەم کاک زیرەک با من بەحکومێ کە ئەو ماوە زۆر لە بەغەد لە جنوب ژیا بووم خۆمیانی و لە 2002 بۆ 2014 زۆر لەوێ بووم ینی حەزەکەمە کۆمنتێک لەسەر ئەمە چەندین جار لە ناو تیارەیە لە ناو سیارەیە لە ناو بازارە لە بازاری نەجفە لە بازاری بەخا لە بازاری بەسرێ ئەم قسەیان بیستو والله کورد شایانی دەوڵەتن چاولێ بە لە سەتا حەڤە چیان کرد ئێمە بەم هەموو پارێ بالمناسبە تاکو ئێستا بەقا لە 2023 زۆر ئاوادانتر وە لە ڕووی بینا و لە ڕووی هەموو شتێک لە چاو ئێستاە من بەبەستم چە لێرەدا ئەوەی کە جەنابەت ئاماژەت پێکرد بڕینی بودجەی هەرێمی کوردستان ناکۆشیەکانی نێوان بەغدا و هەرێم نەبوو ئەوە تێڕوانینێکی زۆر سادە و ساکارە وەڵا لەبەرەوە هەرێم وای نەکرد بەغدا بودجەی بڕین نا ئەمە بەڕاستی پاڵپشتیکردنێکە بۆ ئەو پرۆژە ترسناگەی کە بودجەی هەرێمی کورد بڕینی بودجەی هەرێمی کوردستان بۆ بە ئامانجی ڕاگررتنی هەرێمی کوردستان بوو لە شوێنی خۆی بە مانای سەر لە نوێ چەوس ینی دووبارەکردنەوەی سیاسەتی جینۆساید بوو بەڵام جینۆسایدی جەستەیی هەیە جینۆسایدی ڕۆحیش هەیە جینۆسایدی دەرونی هەیە تۆ کۆمەلگای ئێمیان بەو شێوە بابن ئەو وڵاتی ئێمیان لە ڕووی ئابووری لە ڕووی بنیادنانەوە لە شوێنی خۆیان پرۆژەیەکی ستراتیجی شۆڤینیزمی نەتەوەی سەردەست بوو من پێم وایە ئێران و تورکیاش بەشدار بوون بەڕاستی لەو پرۆژەیە دووەمیش تێش کە من باز لەوە دەکرێت کاک سۆران لەو ماوەدا من لە دەرەوەی وڵات بووم زۆر بە گەورەی باسی گەلی کوردستان کرا گوتیان 2 میلیۆن کەس لەکوێ دەحەوێنەوە بۆ خۆتان وڵاتەکەتان بچووکە آخر بەڕاستی کوردستان وڵاتێکی بچووکە لە ڕووی جوگرافی گوتیان 2 میلیۆن کەس بەڕاستی ڕاستە لە هەمووی خۆشتر ڕۆژنامە نووسێکی ڕووس لە تەنیشتم بۆ عەرەبیێکی زۆر باشی دەزانی بەتەمان بوو گوتی لەو ماوەسێ ڕۆژنامە نووسی ئێمە لە هەرێمی کوردستان راپۆرتێکیان ئامادە کردووە دەڵێت لە کۆی ئەو نزیکەی 2 میلیۆن عەرەبەی کە لە کوردستان هەیە دەڵێت تا ئێستا هیچ ڕووداوێکی کوشتن لە بینی کورد و عەرەب دروست نەبووە ڕاست دکتۆر بابێمە خزمەت بەڕێز هەر لە سەر هەمان پرس ئەم قەیرانە کە ئێمە ئازاین فعلەن خەڵکی ماندوو کردووە زۆر کەس ئازانە ئەمە دروستکراوی دەستی حکوومەتە برسیکردنی خەڵکە لە دەستی ئەنقەس سراعێکی سیاسیە بەڵام ئەوە پێم وایە خۆدزیینەوە هەموو ئازاین کە بەبێ سابق ئینزار وەکو ئەڵێ حکوومەتێکمان هەیە کە پێوترێ حکوومەتی مرکزی من بە زمانی عشایی پێڵم حکوومەتی باوە پیارە لە ڕاستیە چونکە باوکی ئەمە نییە باوە پیارەمانە هەموو کوردشتیەکە کە باوە پیارە چییە لە پڕ بودجەی بڕی تۆ بەبێ دیراسەکردن لەو کاتەشە کە بودجە لە کوردستان بڕە لە ڕاستە کوردستان 50,000 بەرمیل نەوتی هێنەکرد تەصدیرەکرد لەو کاتە تا ئەساش فعلەن کوردستان هەنگاوی باشی ناوە بۆی دەرچێت لەو قەیرانە بەڵام تاوان دابەزینی نرخی نەوت و گەندەڵی و ئەمانەش هەمووی دەوری هەبوو پێت وایە ئەمە هەر بۆ ڕوخاندنی ئەسڵەن ئەزمموی کوردستان نەبوو و ئەوانەی ناویش خۆشمان بەداخەوە هاوکاریت فاکتەرێکی زۆر باش بوون بۆ ئەوی کە هەوڵی ڕوخاندنی ئەو ئەزممونە بن کاک سۆران ینی ئەزمموی دی هەنە ڕۆژهەڵاتە ناوین لوبناان وەکو وڵاتێک داوی بینە چکەوە ئێکەمین هەلوەشاندنە شارستانی ڕۆژهەڵاتە ناوین لوبنانی دەست پێ کرد لوبنان نمونەیەکی شارستانی بوو بۆ پێکڤەژیانێ بۆ پێشکەفتنێ بۆ هەر تشتێکی ڕۆژهەڵاتە ناوین عقلێ ڕۆژهەڵاتە ناوین عقلێ مسایتر عقلێ هەیمەنەدار الوێ دەڤەرێ قبول ناکرد پێشکەفتنەکە گەلک ماسن چێ بێت ئەوە لوبنان نوکە چییە؟ نوکە بۆ سێ چوار پارچە میلیشیا و نظانم چی و شەر حکم دەکات و جادە نظام یعنی ئەو وڵاتێ نمونەیە دیموکراسی و نمونەیە پێکڤەژیانە و نمونەیە پێشکەوتنێ کردنە وڵاتێکیان بژنیە میلیشیایی یە شەر لە هەموو جادە و یعنی یە نەئەمانەتێ کوردستانیژێک نفسی پرۆسێ بۆ کوردستانیش بینە کوردستان ئەزمونە کوردستانی تەسەور بکەل ساڵێت 92 وەکو حکومەت دامەزرانە حکومەتە هەرێمە کوردستانی تاکو 2003 هەلوەشانە ڕژێمە سەدامی توێ قەیرانێدا یەک گومرکی احتیمال یەک گومرک بوو ئەف وڵاتە هەنێ هاتە ئاڤادانکردن ئەvە وەکو خاڵک دوو پشتی 2003 پێ بودجاک و چجارە 17 بۆ کوردستان نهاتیە چونکی ئەساگەهدارم احتیمالە 10 11 هات بەس چجارە 17 نهاتیە ئەوێ بودجا 10 بودجا عێراقی کوردستان ببوو نمونەیەکی ئاوادانی نمونەیەکی وەبەرهێنانی نمونەیەکی دیموکراسیە نمونەیەکی پێشکەفتنێ نمونەیەکی ئازادیە تاکە کەسی مەدیا کاری هەموو بیاوێ ئەوان هەمیاب دەرەخەکی ئەس بێژم وەکو پیلان منەوێت ئەس عقلێ پیلانێ بەرەخۆدمە بابەتی بەس یەک پرسیاری دێشخۆ وە و گۆدارێت مەجکم بینەرێت تەلەڤیزیونیشکیم
اري الولاتك ديمقراط ولاتك دنگدان هبت حكومتك هي كارك وصبك تكو ام بيجين دجاتيه خلقي خوب كداجاره كاي دنگان ادني ني نفس يعني معناوي تشيا معناوي اف ازمانو كحكومه هريما كردستان تدور هريم همي بگشتي تدبرت ازما کا اجدر و پتر بوماتيه راستا كي ماسيهنا بس از بخاطر گهم وكو قيرانه کا بومه شکریه تاکو اوی پیشکفتن و ام بيجن اوداني الكردستاني بيتر روستاندن بابتك پتر درکهش نسخوی لقال لي زخانة تقريبا بقرمو بسياركاني أول حفتي بيشو وابدان فالا خان دكتورة فالا قصيت جواني كانت لرق قانونية أما معناه أجر تو الدولة بخاوني سيادة كخاوني سيادة بوي وقبلي تر بارز راوي لرني ودولتي وبارز راوي بلام كاتك كتو خاوني سيادة نبوي تشيت لراسيا وقبلين كلمة كم بوبيت بالزماني كردية وكو بوشة شي بدن باوا حركاتك توازني هستيك شو حركاتك عراق وايلات بهستر بلوي كيساه حركاتك او لا اني كبشتيواني عراقك لو بهستر بك او لو ككردستاني فيها زور باساني هل بفي قانون اتوانا داجير كاتو همو او منجزاتي كده بدسينا لما وي چند روزه که زر بستفتی کاتو كات اگر بشري خوانتو تو قليل بكيت العاستين ودولتي لا، عم هيش بتابع أنا أكره. دنقت برسكيتو الله نما كيرشيكيني خوي عراقا كيرشيك لبيني نتوي كردو عرب وبيناسيبو اكنو تو او كات هيك بونامنه وبالمناسبة بقانون جت وانا عرب بين لما وليريا هم هول ركاب عرب لبروسيشي تورودريجا وقصدا حسين زوري ليش ندمنا ما ترسيله صارت بله بله بالله تاكيد كباس لوكرا او بريني بوجا من اما عندك قصه لسر او بكم كدرهاوشتي چی بو برای من درهاوشتي او بو که اما داوا مان کرد که هنگاوک بهامین برو سر بخویی بیرتان بین موسالی 2014 پیش هاتنی داعش دیسان سروکاتی هرمی کردستان برز بارزانی داوای ریفراندوم میکرد گویی اما ریفراندوم انجام دهید زوری پیش نه چون هفته یک بود داعش یا نرد بومان اویش درهاوشته یک بود درهاوشته او بو که اما داوای سر بخویی مان کرد به همان شو برینی بودجو هولدان لبرینی قوتی خلق فشاری کی دیکه که حکومتی ناوندی لسر خلقی هرمی کردستانی اکاتو ضلت من ريقرا بم بهموشوك بلان بشوكي ناراستو خو عليت من ريقري بم ايوا ابي هر لجير دستي منا لجير كنترولي مو براس خوي ربو ناراستو خوي ناراستو خو ايلا مش لبر كارد او دزانيت كروبروي تشي جورا كاردانوي كي نيو دولتي ابيت شو اوش يعني عراقش ازاني هرمي كردستان لاستيني ودولتي دا بقول مثلا مالكي بلا براس خو لا ندجي سر بخوي بس عبادينات انا بلا لبر كرسي كي مثلا ريفراندوم نشرعي عفوا فرصه هذا خانقين ريفراندوم هنگاوي كياسايا كارت كياسايا كاتواني لداهاتو دا بكاري بيني هر وكو باسش مان كرد مرجني راسته خو لدواي ريفراندوم اعلاني سر بخوي بكريت تاكيد سيري بارودوخي دواي ريفراندوم كريت بلام براي من او براي زور بي كسايتي ديار كان اگر وابچت يعني مدي نيوان ريفراندوم سر بخوي زور نبيت بو قالي كرد باشترا حتى بتوانريت زوتر اعلاني سر بخوي بكريت زور باش وازم كانت زور نباو دكتور لما أود دقيقة حاسة كم ملخصي أو شتيك أتيت لما عليها والله كان ملاحظات منوسي بس اگر وكو جملة اگر رمدي همو يعمل يا كم جملة ذاكرة يان أو دو دقيقة بيردان كم ملت كرد ذاكرة وانا زور كرده ذاكرة زور كرده لبرند حلبچه لبير شوية أنفال لبير شوية ذاكرة إنساني كرد زور كرده يعني دي تشد قال كي دي تشد قال أنفال دي تشد قال حلبچه دي تشد قال كيمياء باراني دي تشد قال شي يعني أجر سر بخوي نبت بو كردستاني دو أجر كردستان سر بخو نبت آخر أجر صبح بس عراق بقوات كبت چونك كردستان جدري آوي عراقية جدري ناني يا عراقية مستحيل ربدت كردستان سر بخوبت اگر جدر ما بس يعني مصدر مصدري بس ماني اول بيان ثبتي هنا ثبتي لا ثبتي ناني او هر دوكا عراقيه اگر بغداد بهزبت مستحيل ربدت كردستان سر بخوبت كاك زيرك برزت اگر
يعني تایبەت بە کۆی دقيقة هلا تشيت ملخصي من پێم وایە تەواوی ڕەهەندە یاساییەکان مەوزوعیەکان هەمووی لەباردا بۆ ئەنجامدانی ڕیفراندۆم و هەنگاونان ڕووە و دەوڵەتی سربەخۆ لەبەرچی یەک چکە هەرێمی کوردستان زیاتر لە 20 ساڵە دامەزراوی خۆی هەیە دەیان قونسڵ لە هەرێمی کوردستان هەیە و القنصلة كان ابن بستفير وطاق بەڵبنانە هەرێمی کوردستان گەلی کوردستان چۆتە سەر نەخشەی سیاسی جیهان لە ڕێگای بە تایبەتی لە کاتی کە ڕوبەڕوو ئێستا لەسەر ئاستی دنیادا تیرۆر و دیموکراتە ڕوبڕوویەک بۆتەوە گەلی کوردستان لەبەرەی دیموکراسیەتە لە دژی تیرۆر و ئەو حەوانەوەی 2 میلیۆن ئاوارە لە هەرێمی کوردستان و نیشاندانی شارستانیەت و عقلی دیموکراسیانی گەلی کوردستان و سیاسەکانی ئێمە کە ئەو هەموو ئاوارەی لە باوەڕگرتەوە کەواتە ڕەهەندە زیندوەکانی میلەتێکمە وەک چۆن جوگرافیامان هەیە مێژومان هەیە میلەتمان هەیە بنەماکانی دەوڵەتیشمان دەبێ هەبێ و ئامادەی گەلی کوردستان و ئامادەی ئێمە لەسەر نەخشەی سیاسی ئێستای جیهان کە بە هەموو دنیامان گوت ئێمە میلەتێشین بەیەکەوە ژیانمان قوبوڵە مەترسینین لەسەر عەرەب و تورک و فارس و هیچ وڵاتێکی دنیا هەر کاتێک کە عەرەب تورک فارس لێ بقەومی ئامادەین باوەشیان بۆ بکەینەوە و زۆر هۆکاری تر کە لە ئێستادا دەرفەت نییە من پێم وایە دەرفەتەکە لەبارە و زۆریش درەنگە لەبەروی کورد قسەیەکی هەیە دەڵێ ئەگەر جارێک مار لە کوندەستی پێودای خوا مار بگرێ ئەگەر 2000 پێودای خوا خۆت بگرێ بەڕاستی شەرمە مانەوە لە چوارچێوەی دەوڵەتی مەزهەبگەرایی عێراق زۆر باشە من لە کۆتایی بەخۆشم دقیق بەرخۆم بکەوێ من بەنسبەت خۆم ئەو قسانەیە کە لە ئەوڵا باسم کرد پێم وایە ئێمە قسە بە خۆمان ناکەین لە ڕیفراندۆمە کاتێک منەچم ئەڵم بەڵێ بۆ خۆم نییە بۆ ئێستا زەری کابراڵ ئێمە تەمەنێکمان کرد ئەو تەمەنەشمان لە کۆیلاتی و لە ژردەسایەتی و لە ئازار و لە خەو نابینی هەرچەند خەونەکانمان خۆش بوون و خەونەکانیشمان تا ڕادەیەکی زۆر باش هاتوتە دی لە ڕاستی ئەمە خەون ئەبێ خەونی نەوەکانی داهاتوومان بێنینەتی یعنی ئێمە کاتێک ئەڵێن نەخێر یعنی نەفرەتی مێژووی داهاتوو نەگڕا بردو نەفرەتی داهاتوو هەمووی بە ئەبارێنی نەسەر خۆمان هەر کەسێک لێرەدا بڵێن نەخێر بۆ بەڕاستی نەفرەتی داهاتوو ێنێت سەرخۆی ئەگەر ئەم ڕیفراندۆمەش بەهۆی ئەوە نەخێرەوە سەر نەکەوت یعنی گەلی کورد جارێکی تر ناتوانێت بڵێتەوە بەڵێ بەڵکو ناتوانێت سەری هەڵبڕێ بەرامبەر بە حەج نەتەوەی تر واتە گەلی کورد شایستەی هیچ شتێک نییە ئەویش بەهۆی ئەو کەسانەی کە خۆیان لە ئەسلی خۆیانە نەیانتوانێەوە خاوەنی ئەو سایکۆلۆژێتە بەهێزە بن نانتوانێەوە نوێنەراتی ئینسانێ بکەن کە ئینسانێکی سەربەرز و سەرکەوتووە ئینسانێک کە ئەوێ وەکو ئینسان بژێ نەک وەکو کۆی لە بژێ من طبعاً پێم وان نییە گەلی کورد بڵێ نەخێر ئەبەدەن ئێستاش جای وەکو جاری پێش و دووبارەیەکەمە لە 1970 بەم حاڵەتەش ڕێی خۆشمان لە 1975 هەرهێنێت بەڵام ئەوانەی کە ئەڵێن نەخێر یا بنە سیمبول بۆ نەخێر لە ڕاستیا بەر نەفرەتی مێژووەکەون بەرەوە خۆت دەتەوێت کۆتایی پێبین من پێم تا ئێستا نە شاعیرێکی گەورە نە نووسەرێکی گەورە نە سیاسێکی گەورە نە گەنجێکی چالاک دژاتی ڕیفراندۆمی ڕان نەگەیاندووە ئەوەی کە هەیە کە لە فەیسبوک بڵاوی دەکرێتەوە بەڕاستی کاریگەریان نییە لەسەر کۆمەلگا کاریگەریان نابێت حەزەکەم شتێک بڵێم ئیرادەیەکی زۆر باش هەیە لە ئێستاە لەسەر کردایەتی ئیرادەیەکی زۆر باش هەیە هیوادارین ئەم ئیرادەیە بەردەوام بێت تا 25 ئەنجامدانی ڕیفراندۆم بەڕای من ئەوەی ئەگەر ئەمڕۆ بڵێن نەخێر نەک تەنها غەدر لە کوردانی باشوورەکە بەڵکو غەدر لە هەموو کوردانی هەر چوار پارچەکە کە خەونی ڕۆژێک لە ڕۆژانیان دەوڵەتی کوردی بوو ڕەنگە ئەم دەوڵەتەی کە بەیانی دوو بەیانی دروست بێت دەوڵەتی کوردستان دروست بێت ئەوانیش میوان بن ئەوانیش بیانە بێن لێرە بژن دەستخۆش دکتۆر ئەگەر شتێک نەما خوا حافیزەکەن ئەگەر ڕێ بدنە من بابەتێک هەیە یەک لەحظەی بچووکە وەڵە سەرهاتێکی بچووکە فرق زیرەك وقت بيجن عصبة الأمم كوقت خو وفد كنارت كردستان بو ولاية موصل يعني ودي بيجن الشاركة بتشوكي كردي دا برسين يعني دا العراق بيان سربخو بيان بتشي لقال تركي كاتشي بو وقتها قلت يا غاك تشوجور ودرشو يديكا تشوجور قلت هاد لقال العراق دبيان سربخو دبي قلت بي أي بيش من شي قلت أمن دجي أون أو عقليته 2007 لنا وروشن بيران هبه والله كوانا زور سباس لكوتاي داتا القيداتو خواتان لغل هالشاب